سەرەتا خۆپیشاندانەکە لە دوو شوێنی جیاواز دەکات ژمێر نوێی سەر لە بەیانی دەستی پێکرد و مامۆستایانی ناڕازی لە بەردەم پەروەردەی ڕۆژ ئاوا کۆبوونەوە هەروەها دەستەی بەرەی خەڵکیش خۆپیشاندانەکەی بردە بەردەم پارێزگای سلێمانی کە فەرمانبەران و هاوڵاتیان بەشدار بوون لەو خۆپیشاندانە. من هەڵگیری ئەم دوریشماوە یەکەم جاریش نێ بەرزم کردەوە لە 2014 یەکەم جار کە مەعاشمان دواکرا دواکەوت ئێمە ئەم دوریشمە بەرز کردو بە هەمان شێوە خۆپیشاندانم کرد لە پێناو ئەوەی کە ئێمە داوای نانەکەین نانمان ئەو کاتە لە خەتەرا بوو سەرەتا دەرکەوتنی خەتەر بەڵام ئێستا نانمان نییە و دوای نان ئێمە داوای ئازادیەکەی و ئێمە لێرەی بۆ دەربڕین ناڕزایەکانی خۆمان و بۆ ئەوەی ئەو دەسەڵاتە گەندەڵەی کە تاوەکو ئێستا کە گوێ لە ئێمە نەگرتووە جۆ بگرێت و هیوادارم دەسەڵاتدارانی کوردستان بە هەوڵدەن بۆ باشکردنی گوزەرانی خەڵک ئەمە داواکاریە کە ئێمە زۆرمان دووبارە کردو ساوا لە ئەمریکاکەین بێتە ناوەوە وەکو دەسەڵات بزانێ ئەم حکوومەتە کوردیە چی لە ئێماکە بە گۆشت و بە ئێسقان و بە خوێنی ئێمە چۆتە خوارەوە بە مامۆستا چۆتە خوارەوە خوێنی مامۆستای مژیوە مامۆستامی محتاجە داوا لە ئەمریکاکەین بێتە ناوەوە گوێچکەیەکی ئەمانەمان بۆ بتەقێنێ. جگە لە داواکردنی موچە خۆپیشاندەران داوای هەڵوەشانەوەی حکوومەت و ئاشکراکردنی داهاتی نەوتی فرۆشراوی کوردستانیان دەکرد. چەند پەرلەمانتارێکی خولی پێشووی پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستان و ئەم خولەی پەرلەمان ئامادەی بوون و لەناو خۆپیشاندەرانەوە داوایان دەکرد لە چوارلایەنەکە لە حکوومەت بکشێنەوە. چەندین جار لەلایەن ڕێکخەرانی خۆپیشاندەرانەوە هۆشداری دەدرایە خۆپیشاندەران کە چەند کەسێک تێکەڵ بوون و دەیانەوێت ئاراستەی خۆپیشاندانەکە بگۆڕن بۆ توندوتیژی خۆپیشاندەرانیش جەختیان لەسەر بەڕێوەچوونی ئاشتیانەی خۆپیشاندان دەکردەوە و هاواریان دەکرد بە ئاشتی بە ئاشتی. مامۆستایانی ئاینیش بەشدار بوون و ئەوان لە بەردەم خۆپیشاندەران نزایان دەکرد خوددا گەندەڵکاران لەناو ببات. خۆپیشاندانەکە بە بەشداری دایان هەزار مامۆستا و فەرمانبەر و هاوڵاتی ئەنجام درا و نزیکەی 3 کاتژمێر و نیمی خایاند. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.